الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه، ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد. اللهم صل وسلم وبارك على خاتم الأنبياء والمرسلين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، اللهم آمين. خوشکان و برایان بەڕێز سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت. پاژۆی کە ئەڵقەی پێشومان تەرخان کرد بۆ باسکردن لە وەفاتی عیسا سەلامی خوای لەسەر بێت، هەندێک لە برایان داوای ئەویان کرد کە هەنگێک لە مەقاتیعێ بخوێنرێتەوە لە ئینجیلی بەرنابا لەوێ باسکرێ بزانین چۆن باز لە هەڵکێشانی عیسا کە سەلامی خوای لەسەر بێت. طبعا ئەو ئینجیلانەی کە لەبەر دەستی ئێمەیە، ئەو چوارەی کە مەسیحیەکان خۆیان باوەڕی پێکەن، ئەو چوار ئینجیلە تەناقوزێکی ئێجگار زۆری تایە لەگەڵ یەکترا سەبارەت بە چۆنێتی هەڵکێشانی عیسا و نەجاتدانی لە دەستی جوولەکانەیە لە چۆنێتی سەڵبکردنی عیسا لە لای ئەوان بە قەناعەتی ئەوان. مەسەلەن بۆ نمونە معقول نییە پێغەمبەرێکی وەکو عیسا سەلامی خوای لەسەر بێ. طبعا لێیا لە ئینجیلی مەتیە بە ئاشکرا، لە ئینجیلی یۆحەنایە مەرقسا بازەکە دەڵێ پێشەوەی توتی یادی چەند شمشێرتان پێ ئامادەی کە پێشەوەی مەفرەزەکەی کە دێ بمگرێ بۆی دیفاعی لێ بکەن. دەڵێ تەنها وتیان قوربان دوو شمشێرمان لەلایە. تەنانەت یەکێ لە تەلەبەکانی عیسا سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە مەفرەزەکەیە شمشێرە وەشێنێ و گوێ یەکێکیشان ئەقرتێنێت. عیسا کە خۆی ئاوا ئامادە کردی بێت و پێشەوە چۆتە ناو باخێکە و یعنی لە شار دوور کەوتوتەوە، وەکو ئینجیل باسەکە بۆ عیبادەت نەچۆتاوی، ئەگە بچووە بۆ عیبادەت دەچووە ناو کەنیسەی جوولەکەکانەوە کە ئەوان شوێنی عیبادەتگایان بوو، یا لە شوێنێکیان لە ماڵەکەی خۆیان عیبادەتێکرد و بۆیە چۆتە ئەو باخە و ئەو شوێنە چۆڵەوە لە شەوێکی تاریکە بۆ ئەوی بپارێزرێت. یعنی احتیاطاتی خۆی خستە بوو. معقول نییە عیسا سەلامی خوای لەسەر بێ لە وێیاکانەیە داوا وکە بە شمشێر دیفاعی لێ بکرێەوە. ئەو عیسایی کە دەستی کردو بە چاوی جوولەکەکانە کە ئینحرافاتیان کردو، دەستی کردو بە چاوی هیرۆدسا و لیان تووڕە بۆ لە ماوەی ژیانی وەکو لە ئەڵلقەکانی کە باسمان کرد. معقولە لەو ڕۆژەیە دەستکا بە گریان و بە پاڕانە و بەلاڵانە و بگری و هەموو عالم بەزەیی پیابێتەوە. ئێمە بینین کابرایەکی بێ ئیمانە کاتێک کای کوژن بە سەربەرزیەوە، چونکە قەناعەتی بە فکر و مەبدەئی خۆی هەیە، بە سەربەرزیەوە چێتە بەرپەرتی قەنارەکە یاخود بەر بە هەرچێک کە ئەیکوژن لی ناترسێت. معقول نییە ئێوە تەسویری عیسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بە شێوەیەک بکەن کە ئاوا زەلیل بۆ هاواری کردو و فریام کەون و بۆ ئەم لێ ئەکەن و ئەم نەو عەقسانە ئەمە معقول نییە لە پێغەمبەرێکی ئاوا بۆشێتەوە. حەقیقەت ئەوەیە کە ئەو زەنامەی کە کوژرا کە سەڵب کرا وەکو خوای گەورە فەرمێ وەما قەتەلوه وما صەلەبوه، نەکوشتیان و نەسەڵبیان کردەوە، عیسا نەبوو بەڵکو یەهوذای ئەسخریتی و یاخودیەکێکی کە بوو لە شێوەی عیسایە، وەکو ئەوەی لە ئینجیلی بەرناباشە بۆمان بازەکات. بەرنابا وتمان ئەو تەلەبەی عیسا بۆ سەلامی خوای لەسەر بێ کە دایم لەگەڵیا بووە و عیسا خۆی داوای لێ کردووەکەوە پەیامەکەی لە دوای خۆی بگەێنێت. ئیسا چەند نەسێکتان عەرز دەکەم سەبارەت بە سەبارەت بە هەڵکێشانی عیسا لەو شەوەیە لە ئینجیلی بەرنابایە. بەرنابا بۆمانە گێڕێتەوە دەڵێ مامۆستاکەم عیسا سەلامی خوای لەسەر بێت پێی وتم، وتی صدقني يا برنابا، باوەڕم پێ بکە بەرنابا، إنني لا أقدر أن أبكي قدر ما يجب علي. ئەوەندەی کە من پێویستە بگریم لە ترسی خوا ئەوە نەگریاوم کە عیسا دایم چای پڕ بۆ لە فرمێسک. بۆچی ئەڵێ من ئەم نەمتوانیوە حەقی گریانێک کە پێویست کا لەسرم بگریم لە ترسی خوا؟ ئەڵێ لأنه لو لم يدعني الناس إلها لكنت عاينت هنا الله كما يعاين في الجنة ولكنت أمنت خشية يوم الدين، بيد أن الله يعلم أني بريء لأنه لم يخطر لي في بال أن أحسب أكثر من عبد فقير، بل أقول لك أنني لو لم أدعى إلها لكنت حملت إلى الجنة عندما أنصرف من العالم، أما الآن فلا أذهب إلى هناك حتى الدينونة. الله لا بروي خلق بمن يانو تو خوا وكري خوا نعوذ بالله ڕێگەی بەهەشتم لێ گیراوە
خەڵکی تر کە ئەمرن پێغەمبەرانی تر سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ ئیمانداران کە ئەمرن خی گەورە ئەیان با بۆ بەهشت و ئیسراحەت دەکەن لە تاڵەکانی دنیا من هەموو ئاواتێکمەوەی زوو بگەم بە لیقای خوا بەڵام لەبەرەوەی خەڵک پیان و توم خوا و کوڕی خوا خی تەبارەک بۆ تەعالا بڕیاری داوە کە من بمێنمەوە هەتا ئاخر زەمان بۆی بۆ خەڵکە بڵێم و ئیسپاتی کەم کە من خوانیم و کوڕی خوانیم و واشم نەوتووە یعنی ئەسەف بۆ ئەوە ئەخوازێت کە ئەم نابێ وازوو بمرێ خی گەورە قەراری داوە لە قەدەرە کە ئەم مێنێتەوە حتاک و ئاخر زەمان بۆ ئەوەی بێتەوە سەر دنیا ئەو غەڵەتە بۆ خەڵک ڕاستکاتەوە ئەو ئیفتیرایی کە بەدەمی ئەوە کراوە ئەڵێ بای ئەوەندەی کە پێویستە گریانم بێت بۆ ئەو حاڵی خۆم بگریم کە من ئەمن بەسەر هاتووەڵە خوا بۆ ڕەحمی کرد و خوای گەورە ئەزانێت کە بەڕاستی من بە هیچ شێوەیە لە ناخی دڵمەوە بۆ مەسەلەی ڕازی نەبوو قەناعەتم پێ نەبووە لەبەر ئەوە ڕەحمم پێکای نە لەسەر شتێکی وا خوای گەورە و زەلاما بە ناخی عەرزە تۆ بە یەکێک بڵێ خوا بیکەی بە شەریکی خوا پیاوچاکان دایم لەوە ترساون کە غەضەبی خۆیان بەسەرا ببارێت بۆیە ئیساڵێ ئەڵێ من پێویست بوو هەموو ژیانم بگریم بۆ ئەوەی کەوا من ئەم نەکبەتیم بەسەرادی ئەم نەهامەتیە من ئەی بەهەشتم لێکرێ جارێ ناچمە باشتەوە نامرم کۆ خەڵکە هەتاکو بچمە باشتەوە بە کێڵێ بە بەرنابە ئەڵێ باش دوای ئەواڵە چی قسە بۆ بەرناباکە فاعلم يا برنابا أنه لأجل هذا يجب عليه التحفظ وسيبيعني أحد تلاميذي ب30 قطعة من النقود ئەڵێ بۆ معلوماتی یەکێ لە تەلەبەکانم بە 30 پارچە پارە ئاڵتون بە 30 لیرێ ئاڵتون منەفرۆشێ وعليه فإني على يقين من أن من يبيعني يقتل بإثمي ئەڵێ من دڵنیام لەوەی ئەو کەسەی کە من ئەفرۆشێ ئەو بەناوی منەوە ئەکوژێ و هەڵەواسرێ لأن الله سيصعدني من الأرض چونکە خوا لەم سەر ئەرزە هەڵمەکێشێ وسيغير منظر الخائن والشێوە و ڕوخساری خائینەکەی کە ئەچێ خیانەت لە منەکا و مەفرەزەکە دێنێتە سەرم خوا شێوە و ڕوخساری ئەوە گۆڕێ حتى يظنه كل أحد إياي تا هەرچی خەڵکی بیبینێ وازانێ منم خوا بە شێوەیەکی وا ڕوخساری من ئەخاتە ڕوخساری ئەوە ومع ذلك فإنه لما يموت شر ميتة أمكث في ذلك العار زمنا طويلا في العالم بەڵام بەداخەوە هەرچەنە ئەو بەو خراپیە بە سوکوڕی سوایەکەن ئینجا ئەیکوژن ئەو کەسێک کە ئیخباری منەکات کە خوای گەورە شێوەی من ئەیا بەو وا ئەزانن منە ئەیکوژن بەڵام لەگەڵ ئەوەشا منیش ناوم ئەزڕێ لەسەر ئەرزا بەخوا و بە کوڕی خوا بانگەکرێم سەردەمێکی زۆر لەسەر ئەرزا خەڵک بەمە هەڵ ئەخەڵەتێن ولكن متى جاء محمد رسول الله أما نص لناو إنجيلي برنابايا زیاتر لە 5 جار 6 جار ناوی محەممەد پێغەمبەری خوای هێناوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەڵێ بەڵام هەچ کاتێ محەممەدی پێغەمبەری خوا هات المقدس کە کەسێکی پیرۆزە تزال عني هذه الوصمة اینجا ئەو عیبەیە ئەو لەکێ لە منەکاتەوە ئەو بوختانە کە منی پێزراوە ناوی منی پێزراوە کەوتوانە ئیسا خوایە و کوڕی خوایە ئەو دێ بە خەڵکی ڕوونەکاتەوە وەکو چۆن شایەتیان پێدا کە ئەن لا ئیلاهە ئیلا الله وأن محەممەدەن ڕەسوول الله شایەتیشیان پێدا کە ئیسا عەبد الله وکەلیمەته لە صحیحی موسلیمە حەدیثێکی صحیح پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ گێڕدراوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەچ کەسێ شایەتی با کە هیچ خوایانە ئیلا الله نەبێ و محەممەدیش پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم و عیساش عەبدی خوا و پێغەمبەری خوایە بە کەلیمەیەک کە خوای گەورە دروستی کردووە لە سکی مەریەمەیە ئیمانی بەوە هەبێت ڕۆژی قیامەت دەچێتە بەهەشتەوە یعنی ئەوەشی کردووە بە شەرت چۆن ئیمانمان بۆیە کە محەممەد عەبدی خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەبێ ئیمانشمان بۆ بێ کە ئیساش عەبدی خوایە بۆ بە بەشێک لە شایەتمانی مسلمانانیش ئێمە شایەتی دن کە ئیسا عەبدی خوا بوو معقول نییە کابرا خوا بێت لە ناو ئینجیلی خوانەتیەتی کە شەیتان چۆن هاتۆ وەسوەسەی بۆ کردو آخر معقولە شەیتان وەسوەسە بۆ خوا بکات آخر شەیتانێتە من کلیشە ئینسانەوە معقولە ئیسا بڵە شەیتان هاتۆ قسەی لەگەڵا کردوم وەسوەسەی بۆ کردوم لە ئەخیری ئینجیلی بەرنابایە دوای ئەوەی کە بە تەفسیلەوەی کە لە ئەڵلقەکانی پێشوە باسما کرد کە چۆن هەڵ ئەکێشتێت بۆ ئاسمان لە ئاخر لاپەڕەیە بەرنابا گێڕێتەوە ئەڵێ والتفت يسوع إلى الذي يكتب وقال يا بەرنابا ئەڵێ لە ئاخر جارە ئیسا سەلامی خوای لێبێ ئاوری دایە و بەلای مناوی و بەلای ئەم کەسەی کە ئەمە ئەنووسێتەوە ئەم سەرگوزشتەیە پێی وتم بەرنابا
عليك أن تكتب إنجيلي پێویستە لەسەر ئینجیلەکەم بنووسیتەوە حتما وما حدث في شأن مدة وجودي في العالم حتما نبێت تۆ ئینجیلەکەی من بنووسیتەوە چی ڕوویدا بەسەر من هات پێویستە تۆماریکەی وەکتب أيضا ما حل بيهوذا خوای گەورە یەهوذاشی بە چپەنگە بەرکەچوو ئیخباری منی کرد خوا چۆن شێوەی منی پێدا و لە جیاتی من ئەو کوژدا و سەڵب کرا لە خاج درا ليزول انخداع المؤمنين ويصدق كل أحد الحق بۆی ئیمانداران هەڵ نەخەڵەتێن فری و نەخۆن چونکە لە دوای من ئەم فیتنەیە گەورە ئەبێتەوە دروست دەبێتەوە سەر لە نێو خەڵک پێم بەڵێ خوا و کوڕی خوا ئەڵێ حينئذ أجاب الذي يكتب إني لفاعل ذلك إن شاء الله ئەڵێ و کاتە ئەم زەلامەی کە ئەمە ئەنووسێ کە خۆمم ئەڵێ جوابم داوتم إن شاء الله بەقسە دەکەم و ئەینووسمەوە یا معلم ئەی مامۆسا ولكن لا أعلم ما حدث ليهوذا لأني لم أرى كل شيء بەڵام نازانم یەهوذا چی بەسەرا چووکە من هەموو شتێکم نەدی طبعا پێشتر باسێکە تەلەبەکان هەر یەک و بەلایەکە پەرتەوازە بوون توخوا معقولە 12 تەلەبەی لەگەڵا بێت کە 1000 جار بوو بەیعیان ناوە بە عیسا کە خۆیان کەن بە قوربانی معقولە لەو شەوەیە هەر یەکیان بەلایەکان ڕاکە یەکێکیان ئامادەی سەڵبکردنەکەشی نەبووە باشە یەکێ لە تەلەبەکانی عیسا لەوێ نەبووە بزانێ ئەمەی کە هەڵیان واسی چێیە باشە پێمان ناڵێن ئەم هەموو ڕووداوی کە ئەگێڕدرێتەوە ئەڵێن عیسا ئاوا ئەزێت دراو ئاوا مەحکەمە کراو ئاوا ڕاپێچیان کرد و ئاوا دڕک و داڵیان تێوە ئاڵان بوو ئاوا بە خاچەکەی هەڵیان واسی و ئەمەندە سەعات پێوە مایە و ئەگریا و خوێنی لێ ئەتکا و ئەپاڕایە و باشە پێمان ناڵێن کێ ئەمەی نەقڵ کرد باشە پێمان ناڵێن یۆحەنا و مەتی و مەرقس و لۆقا ئەم ڕیوایەتان لە کێوە نەقڵ کرد کە هیچ کام لە تەلەبەکانی عیسا لەگەڵیان نەبوون کە لەوێ نەبوون چاویان لی نەبوو چی بەسەر هاتووە ئەم ڕیوایەتانە ئەبێ لە دەمی جوولەکەکانەوەمە گێڕدرابێتەوە جا معقولە و جوولەکەی کەوای لێکردێتەوە بیکەی بە شاید قسە لەو وەربگریت و مەسەلەکە بکەی بە حەقیقەتێک و بیکەی بە ئینجیلێ بینووسیتەوە لە ئاخر جارە عیسا سەلامی خوای لەسەر بێت وبخ كثيرين من الذين اعتقدوا أنه مات الله كوتا قسە پێوتنی ئەو نەفەرانەمان کە پێمان وا بۆ عیسا بووە هەرچەنە پێشتر پێیوتبووین کە ئەوە من نابم بەڵام بەڵێ کەوتە قسە پێوتن ماوتی باشە من پێم نەوتن و کەسێکە هەڵەواسرێ من نیم ئەو کەسێکە خیانەتم لێکە خوای خاتە شێوی من باشە ئێوەش قەناعەتان بوو ئەڵە چوو من قەبرەکەی هەڵڵەنەوە بۆی جەنازەکەی دەربێنن ویان زانی عیسا لە بیریان چوو بۆ کە عیساوای پێوتون یعنی خوای گەورە بە شێوەیەک شێوەی کابرای گۆڕی یەهوذای ئەسخریوتی وەکو عیسای لێکرد تەنانەت تەلەبەکانیش کە بینیان بە دەستی عەسکەرەکانەوە ڕاپێچکرا هەروەیان زانی مامۆساکەیانە قەناعەتیان نەکرد تەنانەت بە دایکی خۆی وتبوو بە مەریەمەی مەجدەلی وتبوو کەچی هەر هەمووی هەڵخەڵەتان ئەمەندە کابرا لە عیسا چوو سەوتی ڕەنی شکلی هەمووی وەکو ئەووا بوو ئەڵێ بۆیە کەوتە تەوبیخکردنیان سەرزەنشکردنیان ئەڵێ پێوتن ئەتەحسەبونەنی ئەنا والله کاذبین بازانن من و خوا نەعوذ بالله درۆتان لەگەڵاکن پێم نەوتنەوە من نیم لأن الله وهبني أن أعيش حتى قبيل انقضاء العالم چونکە خوای گەورە ئەوەی پێداوم کە بمێنمەوە بژیم حتا پێش قیامەت حتى قبيل انقضاء العالم كما قلت لكم هروكو بيشتر بيموتون الحق أقول لكم إني لم أموت بالراسي بيتانا من نبم كمردوم بل يهوذا الخائن بلكو يهوذاي خائن بوك خيانتك ليكدوم احذروا أقداني ختام باللي أن الشيطان سيحاول جهده أن يخدعكم شوك الشيطان بهمو شيقيو على مفريو باو خلق بلا وعيثابو هالواسرة هەموو دینی مەسیحی سبحان الله لەسەر ئەمە دامەزراوە تۆ قەناعەت بەوە بکەی کە عیسا خۆی کردووە بە قوربان کوڕی خوا بە خۆی کردووە بە قوربانی ئەو خەڵکە تاوانی خەڵکی سڕیوەتەوە هەرچی گوناحی مەسیحیەکان بیکەن عیسا لەگەڵ خۆیە باجەکەی داوە ئیتر خوای گەورە محاسبەی ئەوان ناکات هەر کەسێ سەلیبێ لە ملیا بێ بکوژێ ببڕێ هەرچیە بێت بەس بچێتە لای قەشێک و اعتراف کا بڵێ ئیتر ئەو من اعتقادم بە سەلیب و بە ئالامی مەسیح و ئازارەکانی مەسیحەیە تەواو عیسا لەگەڵ خۆیان بردی تۆش بڕۆ سەرفراز بۆ خۆت نەجاتە بێ ئەمە عەقیدەکەیانە أما الدين باوركانا الله وبعد أن قال هذا صلى لله لأجل خلاص المؤمنين وتجديد الخطأ فلما انتهت الصلاة عانق أمه قائلا الله دواء ويكيتر خو حافظي لهم ماكر أما دواء أويك كابرا صل بكريت دواء أويك باس ماكر بوجاري أخير عیسا سەلامی خوای لەسەر بێت دێتەوە قسە لەگەڵ تەلەبەکان و لەگەڵ دایکێکە ئەڵێ بۆچی ئێواتان زانی کە منم پێم نەوتن ئەوە من نیم کە سەڵ بەکرێ و لە ناوچێ لە ئاخر قسەیە پێشەوەی خوا حافیزی لە دایکی بکات چونکە دایە مەریەمی زۆر پاڕایە و لەخوا کە بۆ ئاخر جار عیسای کوڕی ببینێ خوای گەورە ڕوخسەتی دا کەوا بیبینێت لەگەڵ خۆی و کۆمەڵێ لە تەلەبەکانیە لەویا پیان ئەڵێ سەلام لەکە یا ئومی
دایگیان ئیتر خوا حافیز تەوەکەلی على الله تەوەکەل کە لەسەر خوا الذي خلقك وخلقني ئەو خوای کە تۆشی دروست کردو منشی دروست کردو. وبعد أن قال هذا التفت إلى تلاميذه قائلا باشو كيو قصي كر أوريدا بلاي تلبكان بيوتن لتكن نعمة الله ورحمته معكم با نعمة ورحمة خواتان إلا قلبه ثم حملته الملائكة الأربعة أمام أعينهم إلى السماء باشا لبر شاوي دايكي ومريمي مجدليو تلبكاني بسبيش لبيكش قال آماده من كوماكم لواني كإيماني كطاين هبو لبر شاوي هر هما نتشار ملائكة خليك يشاو برديان بو عثمان الله لدواء أو تلبكاني بلابونو بسر دنيايا بە هەموو شوێنەکانی دنیا و ئەم حەقیقەتیان بە خەڵکیان بۆیە کە منش ئەمە نووسیوەتەوە بۆ ئەم حەقیقەتەون نەبێ. باش خوشکان برایان ئالەم ئینجیلێ ئەوە ناوی محەممەد پێغەمەری خوا دێنێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێت ئەڵێ لە دوای من محەممەدی پێغەمەری خوا ئەڵێ بەس بۆ تۆ زێت دڵم خۆشە کە ئەو هات ئەو دینەی هێنا بۆ خەڵک ئەو ڕوونیەکاتۆ کە من نەموتۆ من خوا کوڕی خوام. باش ئێمە لە دوای ئیسا و سەلامی خوای لەسەر بێت ئەمانێ سەیرێ بکەین بزانین ئایا ناوی محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو مژدەی کە دراوە محەممەد دێ لە دوای من بزانین ئایا لەو تەورات و ئینجیلەی کە ئەمڕۆ هەیە کە لەبەر دەستیانایە هیچ ئاسارەوەتێکی پێوە ماوە کە ناوی محەممەدی تیابێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ یا ئاماژەیەک بە هاتنی تیابێ. من حەزەکەم پێتان بڵێم لە ئینجیل بخوێنەوە لەم سەری بۆ ئەو سەری شوێنێک نابینن ئیسا خۆی وتبێتی من کوڕی خوامیان وتبێتی من خوام بەڵکو هەر ئەڵێ ئیبنە ئینسان من ئەولایی ئینسانم. ئەگەر لە شوێنێکی شا کەلیمەی باوکیە نابێ ئاب بەو معنایە نەیهێناوە بەس بە معنای چی هێناوە کو چۆن لە عەرەبیاڵە كلنا عیال الله یعنی هەر هەمومان پەروەردەکردنمان لەسەر دەستی بۆ خوایە یعنی عاید بە خوایە ژیان و بژێویمان لەسەر خوایە وەک چۆن باوکێک بژێوی هەموو ئەولایەکان و ماڵەکەی بەسەر ئەتوانی بە باوک بڵێ بە باوک لە ماڵە بڵێ ڕەب البەیت کەلیمەی ڕەب بۆ ئەویش بەکارەهێنرێت. ئیسا لە هەموو ئینجیلا بخوێنەوە قسەیەکی خۆی نییە وتبێتی من خوام و کوڕی خوام نابێ ئیسا سەلامی خوای لەسەر بێ خۆی ڕوونی کاتەوە بڵێ کاکە من خوام و بەشێکم لە خوایەتی و بەشێکم لە ذاتی ئەڵڵا و یەک شوێنم بۆ دۆزنەوە لە ئینجیلا شتێکی وای وتبێت. هەمووی ئەوانەی کە لۆقا و مەتی و مەرقس و یۆحەنا و بەتڕۆس لە دەمی خوایە دروستیان کردو و توانە کە پیان وایە مە کوڕی خوایە نەعوذ بالله. حەزەکەم ئالێرەیە کۆتایی ئەم دەرسە زۆر درێژە پێ نایم حەزەکەم یەک دوو مەقتەع پیشانی جەنابتانە دەم کە یەکیان مەقتەعی وێنەی ئەو ئینجیلی بەرنابایەیە ئەو ئینجیلەیە کە وەکو ئینجیلی بەرنابا چونکە ئەوانەی کە تا ئێستا دراسەیان کردووە لە تورکیا و ئینجیلە دۆزراوە و لاڵقەکانی کە بۆم باسکردن ئەڵێن ئەمە یەکێ لە تەلەبەکانی بەرنابا لە قڕنی 5 میلادیان نووسیوێتی تاریخەکەی گەڕێتەوە بۆ 1500 دانە ساڵ لەمەوە پێش لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە یەک قەڕن لەو ئینجیلەیە ناوی محەممەدی تیا صلی الله علیه و سلم لە تەلەڤیزیۆنەکە ئیشەڵڵا ئەیبینن وێنەکەی سەیریکەن کە دۆزراوەتەوە و ئیستاش ئەوە تا لەژێر دەستی گەورە زاناکانە خەریکی زیاتر دراسەکردن لەسەری و پاپای ڤاتیکان چەند جار داوای کرد و چەند ملیۆن دۆلاریشی داوە 22 ملیۆن دۆلاری داوە بەس بۆی ئەو ئینجیلیان بنێ بەڵام تورکیا نەیفرۆشت و توێتیەوە کە لە پولێکی میلەتی تورکە و چونکە لە تورکیا دۆزراوەتەوە ئەبی ئێمە بێت دیقەتی بن لە وێنەکەی ئینشاءڵڵا. وەزارەتی ڕۆشنبیری تورکیا دووپاتی دەکاتەوە کە نوسخەیەکی ئینجیلیان دەستکەوتووە کە لەلایەن پۆلیسەوە دەستی بەسەردا گیراوە لە میانەی دەستگیرکردنی تاقمێکی تاڵەنچی ئاسەوار لە ساڵی 2000دا کە مێژووی ئەو ئینجیلە دەگەڕێتەوە بۆ 1500 ساڵ لەمەوبەر. ئەو کتێبە پیرۆزەش کە ماوەی 12 ساڵ لە ئاماری یەکێک لە هۆڵەکانی دادگایەکدا هەڵگیرا بوو بەم دوایانە گوێزرایەوە بۆ مۆزەخانەی ئەنسرۆپۆلۆجیای ئەنقەرە. ئەم ئینجیلە مێژوویە کە بە زمانی ئارامی نووسراوە لەسەر چەند لاپەڕەیەکی لە پێستە ئامادەکراوە. نرخەکەی دەگاتە 28 ملیۆن دۆلار. دەستگاکانی ڕاگەاندنی تورکیا ئاماژە بەوە دەکەن کە ڕەنگە ئەم کتێبە پیرۆزە یەکێ لە نوسخە سەرەکیەکانی ئینجیلی ناسراو بە بڕنابا بێت کە لەلایەن تیرە جیاوازەکانی مەسیحیەوە دانی پێدانانرێت. لە تەورات و ئینجیلە خوشکان برایان لە چەند شوێنێک کە ئاماژەی بەناوی پێغەمبەری خۆمان تیا ماوە صلی الله علیه وسلم
بە تایبەتی لەو شوێنانەی کە سرود بوون وەکو سرود هاتووە بۆ چونکە سرودەکان ئەمەیان وتۆتەوە عیبادەت بووە سرودی دینی بووە وتوانێتەوە سرودەکانیان نەگۆڕیوە زۆر لەم قەرنەیە تازە کە زانیان ناوی پێغەمبەری تیا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت اینجا کەوتنە گۆڕینی ئەوەش دیارترین مەقتەع کە لە ناو تەوراتە هات بێت کە باز لە ناوی محەممەد کا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و نەیانتوانیوە بیکوژێنەوە ئەم مەقتەعەیە حەزەکەم هەچ کەسێ نوسخەی تەورات یا ئینجیلی هەیە بچێت بگەڕێتەوە بۆ ئەو نەشیدەی کە پێوتێ نەشید الئەنشاد سرودی سرودەکان کە بە سرودی سولەیمان سەلامی خوای لەسەر بێت ناسراوە کە بە زمانی یەکێ لە ژنەکانی سولەیمانەوە ئەوترێت جوولەکەکان ئەڵێن ئەمەی کە بە شان و باڵیا هەڵەیە و مەدحیەکە و باسی خۆشەویستی خۆیەکە بۆی باز لە سولەیمانەکات ئەڵێنەوە سولەیمانە بەڵام گوێ بگرنزانە ئەڵێ چی و ئەوەش دوایی لە مەقتەعێکی کەیە پیشانتانە دەین ئینشاءڵڵا دیقەتی بەن و گوێتان لێ بزانان بە لەفزی جوولەکەکان کە خۆی ئەی خوێنێتەوە یەکێ لە قەشە و کاهینەکانی جوولەکەکان کە ئەی خوێنێتەوە بە ئاشکرا ناوی محەممەدی تایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت لە کاتی بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام لە نیمچە دوورگەی عەرەبیدا شاندێکی سامیریەکان بە سەرۆکایەتی یەکێک لە سەرکردەکانیان بە ناوی سەرماسا چوونە خزمەت پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ تاوەکو دەستنووسێکی لێوەرگرن کە زامنی پاراستن و سەلامەتیان بێت سەرماسا و کعبی ئەحبار و بوحەیرای ڕاهیب چوونە خزمەت پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و بوحەیرای ڕاهیب و کعبی ئەحبار وتیان نیشانەیەکمان لایە کە لە لای تۆ دەرەکەوێ ئەویش فەرمووی ئەی سامیری چیت ئەوێ وتی نیشانەیەک هەیە لە نێوان هەردوو شانتدا ئەگەر وا بوو ئەوە تۆ محەممەدی بۆیە نیشانەکەیان تەماشا کرد بینیان کە ئەو محەممەدە بۆیە پێش ئەوەی دەرچن سامیری وتی پەیامەکەم قەدەغەم دەکات لە ڕۆیشتن وتیان پەیامەکەت کامەیە وتی پەیامەکەم ئاینەکەمە ئاینەکەم ئاوا و ئاوا و ئاوا و ئاوا دەڵێ وتیان ئەمە چی دەگەێنێ وتی لە داهاتوودا ئیسلام بڵاو دەبێتەوە بۆیە تکاکەم زەمانەتێکم بەنێ کە هۆزەکەم بپارێزێ ئەوان داواکاریەکان پێبەخشرا ئەوە بوو پێغەمبەری عەزیزمان درودی خوای لەسەر بێ فەرمانیدا بەوەی کە پەیمانێک بنووسرێتەوە بۆ سامیریەکان کە ئەمەی تێدا هاتووە من محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەلیب فەرمانم کرد بە نووسینی پەیمانێک بۆ سامیریەکان کە زامن بێ لەسەر سەلامەتیان و زەمانەتی ئاین و وڵاتەکەیان بێ ئەوەی کە باسی دەکرێت گوایە لە ئینجیلدا ئاماژە بە پێغەمبەرایەتی محەممەد کراوە ئەساسی نییە و باسی ئەو ناکات محەممەد نە لە هیچ شوێنێکی تەوراتدا باس کراوە و نە لە خاڵی سفری بوون و نە لە سفری ڕوئیاشدایە ئەگەر محەممەد پێغەمبەری خوا بێ ئەمە تەنها نوکتەیەکە درۆتان کرد گوێ لە ڕاستیەکە بگرن سەبارەت بە هاتنی ناوی محەممەد لە تەوراتدا ئەو بەناو ناوی هاتووە لەم ئاەتەدا خۆی گەورە هەموو جیهانیان ئاگادارەکاتەوە کە محەممەد سروشی بۆ هاتووە بە تەواوی وەک ئەوەی کە بۆ ئیبراهیم و نوح و هەموو پێغەمبەرانی تر هاتووە بەڵام گەور و جوولەکەکان ئەمڕۆ بڕوابەوە ناکەن کە محەممەد پێغەمبەرە و بڕوابەوەش ناکەن کە خۆی گەورە بۆ ئیبراهیمی ناردووە ئەو کتێبەی کە ئێستا ئێوە لە بەردەستاندایە و لە سەردەمی کۆندا هەبووە ناوی محەممەدی وەک کۆتا پێغەمبەر تێدا هاتووە ئەوەی کە ئاشکرایە لە تەوراتی عەهدی قەدیم واتە سەردەمی کۆن کە بە زمانی عیبری کۆن پارێزراوە لە ئیسحاحی پێنجەمدا لە سفری شیرها شیرین واتە سرودی سرودەکان کە یەکێکە لەو پێنج کتێبەی وا لە ئینجیلی عیبریدا کە بە سرودی سولەیمان ناسراوە هەروەک مەسیحیەکانی ئەمڕۆ وای پێدەڵێن ئەم سرودە باس لە کەسێک دەکات کە جوولەکەکان دەڵێن ئەو کەسە پێغەمبەر سولەیمانە و مەسیحیەکانیش دەڵێن نەخێر مەبەست لێ عیسایە بەڵام لەبەر ئەوەی سرودەکە ناوی سولەیمانی هەڵگرتووە
ئەوە زیاتر منطقی ترە کە بڵێین باز لە سولەیمان دەکات و لە سرودەکەدا ئەوە دەبینرێت کە وەسفی پیاوێکی ناودار دەکرێت و ئەو کەسەش کە بە وەسفەکە هەڵدەستێت ئافرەتە لەبەر ئەوەی ڕێ تێدەچێت کە یەکێک لە ژنەکانی سولەیمان بووبێت و وەسفی هاوسەرەکەی خۆی بکە بەڵام بە هەر حاڵ مەسیحیەکان دەڵێن گومانمان لە مەدانیە کە باس لە عیسا دەکات و سرودەکەش باسی لە کەسێک کردووە کە هێشتا لەو کاتەدا لەدایک نەبووە واتە مژدە بەهاتنی کەسێک دەدات و کاتێک کە ئێمە دەقی وەرگێڕاوی سرودەکەی سولەیمان بۆ زمانی ئینگلیزی دەخوێنینەوە لە ئیسحاحی پێنجەمدا لە ژمارە 16دا وەسفکردن و پیاهەڵدانەکە لە شوێنێکدا کۆتایی دێت بە وشەی كله متشهیات واتە هەموو گیانی حەز لێ کراوە بەڵام ئەوەی کە زۆربەی خەڵکی نایزانن ئەوەیە کە ئەو وشەیە لە دەقە ئەسلێکەدا ناوی پیاوێکە جا ئەوە ئاەتی 16 ئەو سرودەیە خۆتان بیبینن کە لە زمانی عبری کۆندا چۆن نووسراوە پێش ئەوەی پیتە بزوێنەکانی بۆ زیاد بکرێت لە سەدەی هەشتەمی زاینیدا قورگی شیرینە و هەموو حەز لێ کراوە ئەمە خۆشەویستەکەی منە و ئەمە دۆستەکەی منە ئەی کچانی ئورشەلیم ئەمەش وشەکەیە کە مەبەستمانە و لە 4 پیت پێک هاتووە میم حا میم دال حت مم دالت و ئێستاش کاتێک کە ئەم وشەیە بەو شێوەیە دەخوێنیتەوە کە لە سەرچاوە ئەسڵەکەی خۆی داهاتووە و بەبێ ئەوەی پیتە بزوێنەکان بە کۆتاییەکەیەوە بلکێنرێت ئەو کاتە بە محەممەد دەخوێنرێتەوە کە پێغەمبەری مسلمانانە صلی الله عليه وسلم و بە پیتی فەرهەنگی بن یەهودای کە فەرهەنگی زمانی عیبریە بۆ ئینگلیزی ئەو وشەیە ڕاستیەکەی بریتیە لە محەممەد و بە محەممەد دەخوێنرێتەوە جا ئێمە چۆن دڵنیابین کە ئەو وشەیە بە محەممەد دەخوێنرێتەوە مەبەست لێی پێغەمبەری مسلمانانە یاخود هەر تەنها وشەیەکی عیبری کۆنی ئەو سەردەمەیە یاخود تەنها وشەیەکی عیبری کۆنی بێسەر و بنە تاکە ڕێگەیەکیش بۆ یەکلاکردنەوەی ئەوەیە کە ئەو سرودە بدەین بە قەشەیەکی جوولەکەکان و پێی بڵێن بێزەحمەت ئەومان بۆ بخوێنەوە بەڵێ ئەوە ژمارە 16 لە سرودی سرودەکان ئیسحاحی پێنجەم و چۆنیەتی خوێندنەوەی لەلایەن گەورە قەشەیەکی جوولەکەکانەوە بوو تکایە باش گوێی لێ بگرن و ئەو پیتی میمەی بە دوای ناوەکەدا دەیهێنێت بریتیە لە ڕاناوێک کە بە زمانی عیبری بۆ ڕێز و گەورەی بەکاردەهێنرێ حیکۆ منتەکیم وخلۆ محەمەدین زێد و دیڤ زێرعی بنۆت یروشەلایم حیکۆ منتەکیم وخلو محمد 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 دين زيد ديف زرعي بنوت يروشلايم سرودەکە ئەڵێ چی؟ ئەڵێ حەبیبی ئەبیەض و ئەزهەر خۆشەویستەکەی من سپی پێستە ڕووی گەشاوەیە علم بين 10 آلاف لەناو 10,000 پیا و وەکو شاخ وەکو ئاڵایەکی بەرز دیارە کەوا ئاماژەیە بەکێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو 10,000 سەحابەکەی ئاخر حەجی کە کردی 10,000 سەحابەی لە دەور کۆبووە لەناو هەمیانە وەساب و تاری بۆ ئەدان رأسه ذهب خالص وغدائره متموجة حالكة السواد كلون الغراب قژی پرچی ئەڵێ وەکو ڕەنی قەلە ڕەش چۆن ڕەش ئەڵێ ئاوەخ پرچی ڕەش و خاو هاتۆتە خوارەوە عیناه حەمامەتانی عندە مەجاری المیا باسی گەورەی چاوێکە گەشی چاوێکە باسی پێستێکە باسی قۆڵێکە باسی گیانێکە هەموو سیفاتەکانی بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەطبیق بێ حەز ناکەم ئەمە درێژەی پێ بەم لێرەکانەیە و کاتەکەی پێ بکوژم بەڵام گوێ لە کۆتاییەکەی بگرن دوای کە وەصفی هەموو شکل و ڕوخسارێکە ئەڵێ چی ئەم ئافرەتە کە ئەم سرودە ئەڵێت ئەڵێ فەمه عەذب دەمی شیرینە زبانی شیرینە نەعەم بەڵێ ئینەه محەممەد ئەوە خۆیەتی محەممەد ئینەه محەممەد ئینەه محەممەد ئەوە خۆیەتی محەممەد هذا هو حەبیبی ئەمەیە خۆشەویستەکەی من وهذا هو صديقي يا بنات أورشليم أما هاوڕێکەی منە ئەمەیە کە من بەشان و باڵێ ئاڵێم ئەی کچانی ئۆرشەلیم یعنی کچانی شاری قودس خوشکان برایان بڕۆن تەرجومەی عیبری یاخود زمانە عیبریەکەی کە تەورات
پێ نووسراوە کە جوولەکەکان عیبادەتی پێکەن ئەی خوێندنەوە وەکو لەو مەقتەعەیە کە پیشانتانە دەین ئالەویا بیخوێنەرەوە هەر کاتێ ئەی خوێنەوە ئەڵێن محەممەد کۆتاییەکەی چێکیان پێ کردووە یم بۆ تەفخیمە ضەمیرێکە لە کۆتاییەکەی بۆ تەفخیم مەسەلەن کە ئەڵێ محەممەدیم یعنی محەممەد العەظیم گوێی لێ بگرن کاتێکی لە قەشەکانی ئەم ناوە ئەخوێنێتەوە بە عیبری بەڵام تۆ سێری ئەم فێڵە گەورەیەکەن کاتێک کە تەرجومەیان کردو بۆ زمانی عەرەبی معقولە ناو تەرجومە بکرێت معقولە من ناوم هاوڕێ محەممەد ئەمینە خۆم ناو ببرێن ئەوەی کە ڕەفیقایەتیەکە لە جاتی بڵێن هاوڕێ ئەوەی کە ڕەفیقایەتیەکە بە باوکم بڵێن بە جاتی محەممەیەکە ئەوەی کە خەڵک سپاسیەکە لە جاتی بڵێن ئەمین بڵێن ئەوەی کە خەڵک ئەمانەتی لادانێ و ئەیگێڕێتەوە نا ئەمین ناوە محەممەد ناوە هاوڕێ ناوە ئەبێ ناوەکەوکو خۆی بوترێتەوە ناو ناگۆڕدرێت تەرجومە بکرێ بۆ معناکەی ئەمان هاتوون چونکە ناوی محەممەدا چون تەرجمەیان کردو و معناکەیان گۆڕیەوە چۆنیان تەرجمە کردووەڵە چی حەلقه حەلاوەة وەکله مشتهەیات ئەڵێ دەمی شیرینە و هەموو کەس حەز لە شیرینیەکەیەکە تخوا معقولە ناوی محەممەد ئاوا تەرجمە کرێ ئەوە بە عیبری بە زمانەکەی خۆیان کەی خوێنیتەوە ئەڵێ محەممەد ئەڵێ فەمه عەذب ئینەه محەممەد زمان شیرینە خۆیەتی ناوی محەممەدە کەچی ئەمان هاتوون تەرجمەیان کردو ئەڵێ دەمی شیرینە و هەموو خەڵک حەزی لێ ئەکات معقولە ناوی محەممەد گۆڕی بڵێ بە كله مشتهەیات هەمووی حەز لێ ئەکرێ هەموو خەڵک حەزی لێ ئەکات تخوامە تەرجمەی ناوی محەممەدە تۆ سەیری ئەم کڵاوەی کە نەسەری خەڵک تۆ باشکرا ناوی محەممەدی تیا بێت جا ئەو ئینجیلی کە دۆزراوە لە تۆ لە تورکیا کە لە پێش لە دایکبوونی پێغەمبەری خۆمان فاسەلەم بە 100 ساڵ نووسراوەتەوە لەویاشە ناوی محەممەدی تایە باشە ئەماناشارنەوە لە خەڵک خۆ ئینجیلیان بە ئیتیفاقی هەموو زاناکانی تاریخ و ئاسار 100 ساڵ پێش لە دایکبوونی محەممەد نووسراوە ئەی بۆ لەویان مژدەی تایە بە هاتنی محەممەد سیرکەن تەنانەت بە عیبری لەفزەکە ئەڵێ چی بە عیبری بە زمانی جوولەکەکان کە قسەی پێکەن کە من لە هین نازانم بەڵام هەروەکو لەفزەکە کە ئەخوێنێتەوە بە عیبری ئەڵێ حیکۆ مەمتەکیم فەکیلو محەممەدیم حیکۆ مەمتەکیم فەکیلو محەممەدیم زێهدودی فەزێه ڕیعی کاتێک کە ئەی خوێنەوە ئاوا دەی خوێنەوە وەکو ئەوەی قەشەکە لە تەنیشت دیواری مەبکا لە قودس ئەی خوێنێتەوە تکای گوێی لێ بگرن بە جوانی بزانن قەشەیەکی خۆیان کە ئەی خوێنێتەوە چۆن ناوی محەممەد دەبات باشە ئەمە لە تەوراتە ئەمەی تیا بێت لە ئینجیلیشە لە ئینجیلەکەی ئیسایە کە بە ناوی ئیسا و مەتی و یۆحەنا و مەرقسە هاتووەڵێ چی سیرکەن پێغەمەریکان بە ناوی سەفنیاوە کە ئەمە پێوتێ ئەویش هینێکی پێوتێ سفری سەفنیە لەویا باسەکات ئەڵێ لأني حينئذ أحول الشعوب إلى شفة نقية ليدعو كلهم باسم ربي ليعبدوه بكتف واحدة ئەڵێ چونکە لە دوای من میلەتان کۆکەمەوە لە دەوری کەسێ هەمویان وابکە کە عیبادەتی خواکەن هەموو شانیان بە شانی یەکەوە بێ باسم ربي ليعبدوه بكتف واحدة بۆی هەمویان شانیان یەک بێ شانیان لەگەڵ شانی یەکە بکەن بە یەکتر پێم بڵێن چ دینێک لە دنیاە بەس ئیسلامی لێ دەرچێت کاتێک کە عیبادەتەکە خەڵکەکەی هەموو بەڕیز بۆ شانیان لەگەڵ شانی یەکە جوودکەن ئەمە باسی کێکات باسی چ زەلامێکە لە دوای خۆی بێت و عیبادەتەکان بەو شێوەیە بێت دوای ئەوە ئەمان هاتوون لە سێ چوار جێگەی ئینجیلا تایە یارم ئینجیلی مەتی و یۆحەنا و مەرقسەی کە لە بەردەستیانایە مژدە ئايات بە زەلامێک ئیسا سەلامی خوای لێ بێت پێ ئەمان تەرجمەیان کردو بە معەزی بە معەزی معەزی یعنی کە دڵنەوەی خەڵکەکە ئەڵێ معەزی کەی هاو لە دوای منەوە مەسەلەن بۆ نمونە وأنا أطلب من الآب فيعطيكم معزيا آخر ليمكث معكم إلى الأبد لإنجيل يوحنا إصحاحي 14 بۆ 16 إصحاحی یەکەم 14 بۆ 16 ئاەتی 14 بۆ 16 لەوێ ئەڵێ داواکەم لە خوای گەورە کە لە دوای من چی تا بۆ بنێرێ معەزیەک ئێمە ئەمە عەرەبی لە ئینجیلەکەی ئەما خوێنوین لە بازار ئەمە هەیە دەبڕۆ بۆ نسخە ئەسڵی ئینجیلەکەی کە ئەمان عەرەبیەکان بۆ تەرجمە کردوزانە لێ نووسراوە چی نووسراوە فارقلیط چییە بە زمانی یۆنانی فارقلیط یعنی چی
بڕۆ لە هەچ کەسێک کە لە لوغەی یۆنانی کۆنا شارزابێ فارقلید یعنی چی؟ فارقلید یعنی الذي له حمد كثير ئەمە تەرجمە لەفزیەکەیەتی، یعنی ئەو کەسەی کە خەڵک زۆر سپاسی ئەکات. یعنی ئیسا پێی وتون ئەنا ئەطلب من الآب فيعطيكم فارقلیطا، یعنی من داوا لە خواکەم کە لە دوای من چیتان باتێ؟ ناوەکەی فارقلیتیان هێناوە، یعنی ئەو کەسەی کە زۆر سپاس دەکرێ. یعنی الذي له كرم كثير، ئەو کەسەی کە زۆر ڕێزیە پێوتی ئەکرەم. الذي له فضل كثير، أو كسي كذور فضله بيوتي أفضل اسمي تفضيلكي، أي الذي له حمد كثير، أو كسي كذور خلق سباسيكا بيوتي شي لزماني عربية بيوتي أحمد. أما معناي وشكا شون قوري ويا نكردو أنا بتي ضل نوايكر إيصالا لدواي من دواكم خو أحمد تان بو بليري ليمكث معكم إلى الأبد بوي حتى الدنيا أمينة أو لناوتانا بمينة دينكي بمينة لناوتانا. معقول ناوی ئەحمەد گۆڕی بەچی بە معەزی؟ ئەمە ناوی پێغەمبەری خۆمان صلی الله علیه و سلم لە تەوراتیش و لە ئینجیلیشە. کەواتە خوشکان برایان، ئیسا سەلامی خوای لەسەر بێت لە یەک شوێنە لەم چوار ئینجیلی لەبەر دەستی مەسیحیەکانە نەیوتووە من سەڵ بەکرێم ئەکوژرێم هەڵەواسرێم. لە یەک شوێنە نەیوتووە من خوام کوڕی خوام. لە هەموویا وتوێتی من عەبدی خوام. خوای گەورە ژویستێتی لەم ئاخر زەمانەیە چەندین لاپەڕەی ئینجیلی کۆم دۆزێتەوە کە پێش موحەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ نووسراوە. ناوی موحەممەدی تایە، مژدەی بە موحەممەد تایە، وەتیاتی کاڵە ئیسا عەبدی خوایە و پێغەمبەری خوایە نەکوڕی خوایە. وەکو پێم وتن لە ئینجیلەکانی نەجع حەمادی لاپەڕەکان کە لە میسر دۆزراوەتەوە لەگەڵ ئینجیلەکانی بەحری مەیت لە لێواری ڕۆخی بەحری مەیت کە ئیسا ژۆتا لە ناو ئیسرائیلایە و چەندین بەرنامەی لە تەلەڤیزیۆنەکانە پێشکەش کراوە. ئاخر ئینجیلیشان ئەم ئینجیلێکە لە تورکیا دۆزراوەتەوە کە بە ئاشکرا ناوی موحەممەدی تایە 100 ساڵ پێش لە دایکبوونی موحەممەدیش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ نووسراوە. بێجگەرەوەی کە لەم ئینجیلەی لەبەردەستیشمانایە، لە تەوراتەکەی لەبەردەستمانایە ناوی موحەممەد و ئەحمەدی تیاماوە، هەر نەیانتوانیوە بیشارنەوە بیگۆڕن. کەواتە بەری خۆر بە بێژن ناگیرێت. خوای گەورە ویستی وابووە سنوريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم، أبي آياتكاني خوا لا أسوأ أبو هتا يبي الدركويت راسي أو حقيقة أنا بكشف بكري خوا يقول بتشاور رشتن ما كهدايات ما با حق ما ليه والنبت شون باطل وضلالت يق نكوين شون قمراء يق نكوين وابزانين أو حقا خوا بويك القرآن لسورة فاتحة بجولك الله مغضوب عليهم بمسيحية كان الله الضالين مغضوب عليهم وانك اخوا غضب لقرتون اواننك حق اذانن بلام احترافي بيناكن جولك كان اذاني محمد بيغمبري خوايا صلاه والسلام خوايا لسبي ايجا قرفياك ان لفظ زماني يكي لقور قشكاني جولك اذا بشان تانين كوا خوي الله كاتي خوي نيونيرك ما ناردو بولاي محمد تعهدي كشي بونوسين كايمي جولك فاميلي كان هجلينك الله داوي لك روتي باسي بشتك محمد نشانيكي بيويا ئێستا ئەوەش گوێی لێ بگرن کە ئەو قەشە جوولەکەی خۆی چۆن باسێکە ئەڵێ نیشانەکە بە پشتی محەممەدەوە بوو وتی ڕاستە تۆ محەممەدی پێغەمبەرەکەی بەڵام من ناتوانم وەزە دینەکەی خۆم بێنم. ئەمە لەسەر زمانی یەکێ لە گەورەتی قەشەکانیان گوێ لەویش بگرن زانە دەڵێ چی. بەڵام مەسیحیەکان وەکو ئەوانین ئەمان ئایانزانی محەممەد پێغەمبەر بە شوێنی ناکەون، بەڵام مەسیحیەکان هەر گومڕا بوون سبحان الله، گومڕا و کەسێکە حەقی لێون بووە. مسيحيكان سريع ليش يا ليه تكشو عيسى خوايا عيسى كوري خوايا عيسى باوكا عيسى كرة عيسى روح القدس حرفي كان يك حرفي كان عيسى لملا وبشرة هليا وافن اجري اباريتو في يام كون كذني فرياكي لولا شو الله خوايا وكوري خوايا كونوا كائناتها مو بدز اوا خوا بنما بيلمكم رايو لو سرج شو خوايا اهدنا الصراط المستقيم هدايات ما بيبو رقيرا الصراط الذين أنعمت عليهم الرقي أوانيك نعمتي خوتي بسرع رشتون حتى ذانا غير المغضوب عليهم نقرق أوانيك غضب اللي قلتون كجولك كانن ولا الظالين نقرق أوانيك قمراو كدون كأوانك عيسى بخوا وبكري خوا ذانا اللهم آمين وصلى الله على محمد النبي الأمي.